بسم الله الرحمن الرحیم. سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ بینەرانی زۆر بەڕێز و ئازیزی پرۆگرامی کلیل لە کەناڵی دیمەن. لە ئاڵلقەی ئەم جارەدا لە خزمەت فەرمودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پۆلێنی خەڵکی بۆ کردین بە دوو جۆرەوە، کەسانێکمان هەن لە ناو کۆمەڵگادا کلیلی کردنەوەی دەرگای خێرن، کەسانی کشمان هەن کلیلی داخستنی دەرگای خێرن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: طوبى لمن جعل الله مفاتيح الخير على يديه. خۆش بە حاڵی ئەو کەسە، بەختەوەری بۆ ئەو کەسە، دڵخۆشی بۆ ئەو کەسە، ماڵی پڕ بەرەکەت بۆ ئەو کەسە. لیمەن، منم، تۆی، کوڕێکە، کچێکە، ژنێکە، پیاوێکە، مامۆستایەکی قوتابخانەیە، مامۆستایەکی زانکۆیە، مامۆستایەکی سەر مینبەرە ناو میحرابی مزگەوتە، پزیشکێکی ناو نەخۆشخانەیە، فەرمانبەرێکی ناو فەرمانگەیە، دوکاندارێکی ناو بازاڕە، بازرگانێکە و کەلوپەلمان بۆ دێنێ. ئەو کەسە دەتوانێت خۆی تۆمارکە. کاربەدەستێکی وڵاتەکەمانە ئیمزایەکی پێیە، بە واژۆیەکی ئەو زۆر بابەت دەگۆڕێ. خۆش بە حاڵی ئەو کەسەی جعل الله پەروەردگار جێڕاوێتی مەفاتیح الخەیری عەلا یەدەیه، کلیلەکانی خێر لەسەر دەستی ئەون و بەدەستی ئەو دەرگا داخراوەکان دەکرێنەوە. دەرگایەک داخراوە، ئەو دیوی پڕە لە خێر و بەرەکەت، بەدەستی تۆ کلیلەکە بادەدرێ و دەرگا خێرەکە دەکرێتەوە. جعل الله پێمان دەفەرمێ هەر کاتێک خی گەورە بەهرەیەکی پێبەخشی، قسەیەکت ڕۆیشت، ئیمزایەکت پێکرا، بە واژۆیەکی تۆ کەسێک لە گرتن ڕزگاری بوو، بە قسەیەکی تۆ بە ماڵی حەڵاڵی تۆ دەرگایەکی داخراو لەسەر خێزانێک کرایەوە، گەنجێک ڕێنمایی کرا، وازی لە خراپەکاری هێنا، گەڕایەوە ئامێزی باوکو دایکی، گەنجێک چوە سەرکار و لە بێکاری و لە قوڵتەقوڵتی نێرگەلە ڕزگاری بوو، کەسێک بەهۆی تۆوە لە ئازارە بە شیدەتەکانی نەخۆشی خوای پەروەردگار شیفای دایی کاکی دکتۆر. ئەی کار بەدەست، بە وشەیەکی خێری تۆ میلەت دڵی خۆش بوو، بارودۆخی سیاسی وڵات گۆڕا، گەلەکەت چووە پێشەوە. ئەی مامۆستای ئاینی، بە وتارێکی تۆ دانیشتوانی بەردەمت کە ڕۆژانی هەینی هاتوون، هەر یەکەیان گرفتێکی هەیە، هەر یەکەیان مەینەتیەکی هەیە، هەر یەکەیان دەرگایەکی داخراوی بەرەو ڕوو هەیە، بە وشە شیرینەکانی تۆ کە هەڵقڵاون لە قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، لە بەسەر هاتە ڕاستەقینەکانی ژیان، لە ئەزموونی چەند ساڵەی ژیانی خۆت دەرگای دڵت کردنەوە، بە دڵی خەمناکەوە هاتبوون و بەڕووی خۆشەوە ڕۆیشتنەوە ماڵەوە. ئەو کەسەی کە لەگەڵ هاوسەر تا کێشەت هەیە، بەڵام تۆ زۆر لێبوردەی، پیاوی یان ژنی، بە قسەیەکی تۆ، بە سڵاوێکی گەرمی تۆ، بە ئامێزێکی میهرەبانانەی تۆ دەرگای شەڕ لەسەر خێزانەکەت داخست، دەرگای خێر و خۆشیت کردەوە، ئاشتەوایی تێنایە ماڵەوە. ئەی ئەو باوک، ئەی ئەو کوڕەی کەوا دایک و باوکت زۆر دڵناڕەحەت بوون، دنیا لەبەر چاویان تاریک بوو، هەموو دەرگاکان داخرابوون، بەڵام چووی دەستت ماچکردن، دڵت ئاشکردنەوە، بەڵێنت پێدان کە لەم و دوال لاسار نابی، ئەبی بە کوڕێکی سالار، ئەبی بە کچێکی سالارە و سەنگین، مای سەربەرزی دڵخۆشی بۆ دایک و باوکت. دڵنیا بە خوای پەروەردگار تۆی خۆش دەوێ، تۆش ئەمە بە ئازایەتی خۆت مەزانە. شکری پەروەردگاری لەسەر بکە، چونکە بەڕێزان ئێمە زمانمان، عەقڵ و ژیریمان، بەهرەکانمان، سەروەت و سامانمان، بڕوانامەی باڵامان، دەستی بەخێرمان، هەمووی هی ئەو کەسەیە کە خۆمانی لە نەبوونەوە دروست کردووە. بۆیە جعل الله، بیجەڕەوە بۆ ئەڵڵا، بڵێ پەروەردگارە سوپاست دەکەم، بۆیە سوپاسی شت دەکەم، منەتیش بەسەر کەسان ناکەم، چونکە تۆ پێت بەخشیم بە ئەمانەت، منیش بە ئەمانەت ئەم کلیلە خێرەی کە دابووتە دەستی من دەرگا داخراوەکەم پێکردەوە. ئەتەوێت تۆ کلیلی دەرگای خێربی؟
ئێستا جەنابەت بینەری ئەم پرۆگرامی کلیلە لە کەناڵی دیمەنەوە دڵنیام پرسیارێک لە خۆت دەکەی و خۆزگەیەک بە دڵ تا دێ منیش لەگەڵ تاوە خۆزگەم هەیە خۆزگە من ئەو کەسە بم کە کلیلی کردنەوەی دەرگای خێر بم خۆزگە من ئەو کەسە بم کە بەدەستی من دەرگایەکی شەڕ هەیە کلیلی ئەدەم و هەتا ئەم شەڕەدا دەخەم ئەگەر ئەتەوێ لەو کەسانەبی گوێ بگرە ئەم خاڵانە تیا بێتە جێ دڵنیا بە تۆ دەبی بە کلیلی دەرگای خێر ئەو کاتە فەتوبە لەک دڵنیا بە خۆشی بۆ تۆ سەربەرزی بۆ تۆ ئاسوودەیی بۆ تۆ بەرەکەتی ماڵ بۆ تۆ شەفاعەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە قیامەتا بۆ تۆ یەقینت هەبێ چونکە دەرگای خێرت لەسەر خەڵک کردەوە خوا لە کاتی تنگانەکانی ژیانە دەرگای خێرت لەسەر دەکاتەوە دڵنیا بە چۆن دڵی خەڵکت خۆش کرد هەر لەم ژیانەدا بە چای خۆت دەیبینی پەروەردگار ئاوا دڵت خۆش دەکاتەوە چۆن ماڵی خەڵکت دەرگاکەت لەسەر کردەوە و ماڵەکەت ئاوەدان کردەوە پەروەردگار ماڵی قیامەتت ئاوەدان دەکاتەوە دەگوێ بگرە بۆ ئەوەی کەوا کلیلەکە ددانی هەیە هەمومان کلیلمان بەڕێزان بینیوە هەموو کلیلێک ددانی خۆی هەیە ددانەکانی کلیل ئەگەر یەکیان نوقسان بێ ئەم کلیلە بەشکاو حیسابە ئەم کلیلە دەرگاکە ناکاتەوە خاڵی یەکەم ددانی یەکەم لە کلیلی کردنەوەی دەرگای خێر بریتە لە ئیخلاس بەڵێ بریتە لە ئیخلاس یعنی دڵسۆزی نێتی پاکی ناو دڵ و دەروون قورئانی پیرۆز لە سوورەتی ئەنیسا ئاەتی 35 بابەتێکی زۆر سەرنجڕاکێشمان نیشان دەدا دەفەرمێ ئین یوریدا ئیصلاحا یوفق الله بینهما کاتێک کە ژن و مێرد ناکۆچیان دەبێ پەروەردگار ڕێنماییان دەکا یەکەم جار کێشەکە لە ماڵی خۆتانەوە مەبەنە ئەو دی و دەرگای مەدخەلی ماڵەکەتان ئەی ژن و مێرد خۆتان ژیرانە بە چەند ڕێگایە کە قورئان لە سوورەتی ئەنیسا دیاری کردووە چارەسەری بکەن ئەگەر زانیت چارەسەر ناکرێ کلیلی کردنەوەی ئەم دەرگا داخراوەی ژیانتان کە خەریکە لە یەک جیا دەبنەوە مەیدە دەستی هەموو کەس مەهێنە ناو کێشەکەتەوە گرفتی خێزانیت خوشک و برای شیرینم بۆ هەموو کەس باس مەکە خوا دەفەرمێ دوو حەکەم بانکە دوو کەسی دادوەر یەکیان لە کەس و نزیکان و خۆشەویستانی خژنەکە یەکیان لە کەس و کار و نزیکانی پیاوەکە ئەم دوو کەسە با دانیشن گفتوگۆ بکەن لەگەڵ ژن و پیاوەکە بەیەکەوە دواتر جیابەجیا قسەیان لەگەڵا بکەن سەرچاوی کێشەکە بزانن سەرچاوی گرفتەکە بزانن هۆکاری ژیانتاڵی ئەم ژن و مێردە بزانن هۆکاری داخستنی ئەم دەرگای خێرە بزانن پەروەردگار دەفەرمێ مەرجی سەرکەوتنی ئەم دوو حەکەمە ئەم دوو دادوەرە بۆ کۆتایی پێهێنان بە کێشەی نێوانی ئەم ژن و مێردە ئین یوریدا ئیصلاحا خوا سەیری نێتی ناو دڵیان دەکا ئەگەر نێتیان خاوێن بێ ئەگەر نێتیان بۆ خوا بێ ئەگەر فوو لە ئاگر نەکەن ئاوی ڕەحمەت بە ئاگری نێوانی ئەم ژن و مێردەداکەن یەقینتان هەبێ خوا بەرەکەت دەخاتە قسەکەیانەوە دڵنیابن خوای پەروەردگار لەسەر زوبانی ئەوان ئیصلاحی ئەو ژن و مێردە ناکۆکە دەکا ئەم بابەتە زۆر گەورەیە ئین یوریدا ئیصلاحا یوفق الله بینهما ئین یوریدا ئیصلاحا ئیخلاسە پەروەردگار دەفەرمێ ئەگەر دەتەوێت کلیلی دەرگای خێربی هەمیشە ئیخلاست هەبێ بینی خۆت و خوا وەکو هەنگ بە هەنگ بەبێ منەت دەبەخشێ هەر کاتێک کارێکت بۆ کەسێک کرد هەر وەختێک کلیلی دەرگای خێر بووی و دەرگایەکی داخراون لەسەر کەسێک لە تنگانەدا کردەوە قەت منەتی بە سەلامەکە پاداشتی تۆ لای خوایە بە چاوی ئەمەدەوە تەنان سوپاسی شل لێی نەوێ بڵێ پەروەردگارە ئەم بەهرەیەم بۆ زیادکەی چونکە من پێش ئەوەی دڵی بەرامبەر خۆشکەم دڵی خۆم خۆش بوو ئین یوریدا ئیصلاحا پێمان دەڵێ بەبێ منەت کار بکە هەنگ بەیار و نەیار دەبەخشێ کەسێک لە ژیانە خراپەی بۆ جەنابەت هەبوو کەسێک لە ژیانی دنیادا ڕۆژی ئازاری تۆیدا بەڵام تنگانەی ژیان دەرگای خێری لەسەر داخست هانای بۆ تۆ هێنا وتی فڵان کەس هانام بۆ تۆ هێناوە بە چاویا دیارە
کە دوێنێت چەند تۆی ناڕەحەت کردو و چەند پەشیمانە ئالەو کاتەدا تۆ بیری ڕابردوومەکەوە وەکو هەنگ بە یار و نەیار کە دەبەخشێ هەنجوینی شیفا بەخش بڕۆ دەرگای لەسەر بکەوە قەت تۆڵەمەکەوە مەڵە دوێنە لە بیرە تۆ چیت بەرامبەر بە من کرد و دەرگای خێرت لەسەر داخستم ئەمڕۆ هەنام بۆ دیانی دەتەوێت دەرگای خێرت لەسەر بکەمەوە نا من لە هەنگەوە فێر بووم شیفا بەخشین هەنگوینی شیرین بە یار و نەیار دەبەخشم قەت تۆڵەی لە بەرامبەر ناکەمەوە من کلیلی خێرم ئەبێ هەمیشە دەرگا خێرەکان بکەمەوە چونکە دڵنیا بە بەڕێزان ڕیابازان زوو وەڕز دەبن هەر کەسێک کە خۆی وا بنوێنێ کە کلیلی دەرگای خێرە لەسەر خەڵک بەڵام بۆ خوای نەبێ بەڵام دەرونی پاک نەبێ زوو وەڕز دەبێ زوو واز دێنێ جارانی پێشوو بەڕێستان لە بیرتانە مامە حاجیەک بە گۆچانەکەی ڕیشسپی قەومێک بەرەبابێک بەبێ ئەوەی چەک و سیلاحی هەبێ ڕێیز عەشیرەتێک بە دیواخانە گڵینەکەی خۆی بە سەماوەرێک و چایەکەوە کێشەی گوندێکی حەل دەکرد کێشەی عەشرەتێکی حەل دەکرد پێویستیان بە پۆلیس نەبوو پێویستیان بە ئاسایش نەبوو پێویستیان بە دادگا نەبوو بۆچی ئەم مامە ڕیشسپیە بێت توانایە کە لە ڕووی تەمەنەوە چۆتە پێشەوە تەنها گۆچانێکی بەدەستەوە بوو ئەو سڵح و ئاشتەواییەی پێدەکرا ئەو ژنومێردە لەو گوندەدا لەو خزم و کەسوکارەیدا کێشەیان دەبوو بە نیو سعات لەگەڵیاندا دەنیشت و ژنومێر بێدەنگ دەبوون و بۆ خۆیان حتا مردن بە یەکەوە دەبوون تەواق ڕووینەیەدا هەر کەس بنکەی پۆلیسی نەدەزانی شکات بکە کەس ئاسایشی نەبینی بوو زۆر بەدەگمەن نەبێ خەڵک حاکمیان نەبینی بوو ئەگوت خوایە ڕێم نەکەوێتە حەکیم و حاکم بەڕێزان ئەو ڕیشسپیانە ئەو ڕێز عەشیرەتانە ئەو خاوەن بنەماڵانە نێتیان خاوێن بوو بەدڵ حەزیان لە کردنەوەی دەرگای خێر بوو لەسەر خەڵک منەتیان بەسەر خەڵکە نەدەکرد شکری خۆیان لەسەر دەکرد ئێستا ئەم هەموو مەکتەب کۆمەڵایەتیە زیاد بووە ئەم هەموو دیواخانە گەورە زیاد بووە پڕ لە قەنەفەی گرانبەها پڕ لە خواردنی جۆرا و جۆر ئەی بۆ سڵحێکیان پێ ناکرێ ئەی بۆ ڕۆژ بە ڕۆژ کێشەکان زیاد دەبن خۆ خەڵک قسەی خێریش دەکا بەڵام ئەوانەی کە قسەی خێر دەکەن دیارە نێتەکەیان خاوێن نییە دیارە دڵ دەرونیان خاوێن نییە دیارە نێتیان پاک نییە بۆیە مەرجی سەرکەوتنی ئەو کەسەی کە دەیەوێت کلیلی دەرگای خێر بێ یەقینت هەبێ بریتیە لە ئیخلاس لە دڵسۆزی لە نێتی خاوێن دووەمیان زۆر لە خوا بپاڕێوە بتکات بە کلیلی خێر و چاکە یەکێک لە ناو سیفاتەکانی پەروەردگار ئەلفەتاحە زۆر لێ بپاڕێ بڵێ یا فەتاح بمکەی بە کلیلی کردنەوەی دەرگای خێر بمکەی بە کلیلی داخستنی دەرگای شەڕ زۆر لە خوا پاڕێەوە بەبێ خوای پەروەردگار هیچ ناکرێ بە ناوی پیرۆزی ئەلفەتاح بپاڕێەوە بڵێ یا ئەڵڵا قسەیەکم دڵێکی داخراو بکاتەوە قسەیەکی من کەسێک لە گومڕایی ڕزگارکە بپاڕێەوە بڵێ یا ئەڵڵا ڕۆژگارێکی تەمەنم ژن و پیاوێکی ناکۆک کە خەریکە بگەنە ڕادەی جیابوونەوە سەرگەردانبوونی منداڵیان تێکچوونی شیرازەی خێزانیان پچڕانی خزمایەتیان یا ڕەبی خوای ڕەحمم پێ بکەی لە ژیانە هەلێکم بۆ ڕێبکەوێ بتوانم کلیلی کردنەوەی دەرگای خێر بم بتوانم کلیلی دەرگای خێر بم ئەم خێزانە ئاشتەوایان لە بەینا دروست بێ پەروەردگارە یا فەتاح لێت دەپاڕێمەوە لە هەر شوێنێکی کارکردندا بووم من دەرگای شەڕ نەکەمەوە بەڵکو ئەگە دوو هاوڕێم دوو هاوپیشەم دوو کەس کە لەگەڵ ما کار دەکەن ناکۆکیان هەبوو بە قسەی خێری من بە زمانی من ئاشتەوایی بکەوێتە نێوانیانەوە ئەی کار بەدەست لە پلەی خوارەوە حتا سەرۆکی وڵات بپاڕێەوە دەستی زەلیلیت بەرزکەوە بڵێ یا ئەڵڵاه ڕەحمم پێ بکەی بە واژۆیەکی من بە بڕیارێکی من بە بەیاننامەیەکی من بە قسەیەکی خێری من ئەم گەل و نیشتیمانە ئەم خاک و خەڵکە یا ئەڵڵا تووشی خێر بێ دەرگای خێری لەسەر بکرێتەوە بە بێویستی خوای پەروەردگار هیچ ناکرێ کەس هیچ بە هی خۆی نەزانێ دڵنیابن بە بێویستی خوای پەروەردگار هیچ ناکرێ
بەسەراتێکی واقعی عەرزی جەنابتان دەکەم لە پرۆگرامی کلیلدا زۆر جار دەمەوێ کتێبێکتان پێ بناسێنم. ناوی ئەم کتێبانە بابەتەکانیان زۆر بەسوودن. مامۆستایانی بەڕێزی ئاینی هاوڕێبازانم لەسەر مینبەری پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو کتێبانەی کە بۆ جەنابتانی باز دەکەم سوودی زۆرم لێ بینیون ئومێدەوارم کە بەویستی خوای پەروەردگار ئینشاء الله ئەو کتێبانە بخوێننەوە بابەتی بە سوودیان لێ دەربکەن و لە وتارەکانتاندا لە محاضەراتتاندا و بۆ ژیانی واقعی خۆتان کە بەندە لی سوودمەند بووم جەنابیشتان لی سوودمەند بن. واتە لە پرۆگرامی کلیلدا دەرگای کتێبخانەیەکیش لەسەر ئێوە دەکەینەوە. هەر جارەی باسی کتێبێکتان بۆ دەکەین کتێبێکتان پێ دەناسێنین. کتێبێک هەیە بیسمیکە نەحیا. کتێبی بیسمیکە نەحیا نووسەری ناوداری جیهانی ئیسلامی دکتۆر عەمرو خالید نووسیوێتی. عەمرو خالید کە ئێستاش محاضەراتی لە کەناڵە فەزایەکانی جیهانیەوە هەیە، جەنابتان زۆرتان ناوتان بیستووە. یەکێک لە کتێبە زۆر ناوازەکانی کە بە ئەڵقەی تەلەڤیزۆنی پێشکەش کراوە دواتر کتێبەکە نووسراوەتەوە بە ناوی بیسمیکە نەحیا. تەبعی یەکەم چاپی یەکەم ساڵی 2007 چاپ کراوە لە لاپەڕەی 230دا. لە لاپەڕەی 230دا دکتۆر عەمرو خالید بەسەرهاتێکی واقعیمان بۆ دەجێڕێتەوە ڕاستەقینە کە یەکێک لە تۆبەکارەکان بۆی باس کردووە. بەڵێ دکتۆر عەمرو خالید باسی ئەوەی کردوتی ئەو گەنجە بۆی باس کردم وتی سەرەتای گەڕانەوەم بۆ لای خوای پەروەردگار لە هەنگاوێکی شەڕەوە دەستی پێکرد بەنیەتی ئەنجامدانی دوو لە ڕووی جەنابتان خوای گەورە هەموو لایەک پەنادا و بمان پارێزێ بۆ ئەنجامدانی زینا شوێنێکم دۆزیەوە پەیوەندیم کرد بە گروپێکەوە بە کەسێکەوە لە ئەسکەندەریەی میسر. ئەڵێ لە قاهیرە بوو ماڵمان بە حکمەوەی خزم و کەسوکارم ناسیاوانم بنەماڵەم هاوڕێکانم هەمووی لەوێ بوون شەرمێکم دەکرد. شەرمم دەکرد ئەوان پێم بزانن بۆیە بیرم کردەوە لە قاهیرەوە بڕۆم بۆ ئەسکەندەریە. جا بەڕێزان شەرم یەکێکە لەو شتانەی لە هەر شوێنێکا بێ خەیرە. هەر کەسێک کە گومڕابوونی یەکجاری توش دەبێ ئەوەیە هیچ شەرمی نەماوە. ئێستا بەداخەوە کەسانێک شانازی بە گوناهەوە دەکەن. هەر کاتێک کە ئینسان شەرمی کرد تەنانەت شەرم لە بەندەکانی خوش باشە، شەرمی کرد کە عیبەیەک گوناهێک تاوانێک هەیە ئیلا پەروەردگار لە دواییدا دەیپارێزێ. ئەڵە شەرمم دەکرد، هەستم بە خەجاڵەتی دەکرد زینا داوێن پیسی لە شارەکەی خۆم و لە لای کەسوکاری خۆم بکەم. بۆیە ڕۆیشتم بەڕێگاوە بووم، سواری پاسێک بووم، کەسێک لە تەنیشمەوە دانیشتە بوو. سبحان الله سەیری قەدەراتی پەروەردگار کە ئەڵێ ئەو کەسێک کە لە تەنیشمەوە بوو گەنجێکی وەکو ئەم گەنجە بەڕێزانە، گەنجێکی ساڵح خواناس سیمای ئیسلامەتی و دینداری و خواناسی پێوە دیار بوو. ئەو گەنجە بەڕێزا قورئانێکی بچکۆلەی پێبوو بۆ خۆی جوان دەیخوێن. من بەرەو چی دەڕۆم و تووشی چه هاوڕێیەک بووم لە تەنیشتمەوە. ئەڵێ گوێم لە قورئانەکە بوو ئەوەی کە لەو کاتەدا یەکسەر هاتە ناو گوێمەوە و تەرکیزم خستە سەری ئەم ئاەتە قورئانیە بوو. خوای پەروەردگار لە سوورەتی النساء ئاەتی 180 دەفەرمێ يستخفون من الناس ولا يستخفون من الله وهو معهم. خۆتان لە خەڵکی پەنهان دەکەن، خۆتان لە خەڵکی پەنهان دەکەن بەڵام شەرم لە پەروەردگار ناکەن لە کاتێکە ئەڵڵا سوبحانەه وتەعالە لەگەڵتانە. ئەم ئاەتە دەڵێ ڕێگ وەکو ئەوەی لەگەڵ منا قسە بکاوا بوو. من بەرەو شوێنێک دەڕۆم کە زینا بکەم کە داوێن پیسی بکەم، خۆم دەشارمەوە لە دایک و باوکم، لە خوشک و براکانم، لە هاوڕێ و هاوکارەکانم، لە خزم و کەسوکارم، بەڵام پەروەردگار خۆ لەگەڵ مایە. ئەڵێ ئەو ئاەتەی خوێندەوە یەکسەر لە ناو مێشکما کاری کرد. بەڕێزان چاو لێ باسی کلیل دەکەین، زۆر جار ئەو کلیلە ئاوا لە کتوپڕێکا دڵەکان دەکاتەوە. يستخفون من الناس ولا يستخفون من الله وهو معهم. خۆتان لە خەڵکی پەنهان دەکەن و شەرم لە خەڵک دەکەن، لە خەڵک دەترسن لە کاتێکە پەروەردگار لەگەڵتانە. بەڕێزان تەواوی کێشەکانی مرۆڤایەتی ئەمایە، ئەوەی کەواتە زویر دەکا، ئەوەی کە لەپەلی خراپ دێنێ، ئەو کەسەی وڵاتەکە وێران دەکا،
ئەوێ لە ڕووکەشە لەبەر چاوی خەڵکە خۆی بە ساڵح نیشاندا خۆی بە چاک نیشاندا بەڵام بەداخەوە لە ناخەوەوان نیە شەرم لە هەموو کەس دەکا بەڵام شەرم لە ئەڵڵا ناکە بەڵام کۆمەلگا بەوەی ئیسلاح دەبێ ئەگەر کەسیش چاوی لێمان نەبێ فەئەین الله ئەی خوا ئەگەر هیچ کەسێ نەڵێ ئەم کارەی تۆ خراپە ئەگەر هیچ کەسێ چاوی لێت نەبێ کەس لۆمەن نەکا بەڵام خۆ ئەڵڵا ئاگای لێتی ئەڵێ ئەو ئاەتە ڕێگ لە ناو دڵمیدا ڕێگ کاریگەری لەسەر مێشکم هەبوو وەڵڵی فرمێسک بە چاوما هاتە خوارەوە بەڕێزان ئەزانن بۆچی ئەو ئاەتە قورئانیە ئاواکاری لەو گەنجە کرد کە لە تەنیشتەوە بوو ئەم بەنێتی زینا دەڕوا ئەمیش گەنجێکی ساڵحە کلیلی دەرگای خێرە من دڵنیام ئەو گەنجە ساڵحە خواناسە قورئان خوێنە هەل لە ماڵەوە داوای کردووە توێتی یا ئەڵڵا یا فەتاح بمکە بە کلیلی کردنەوەی دەرگای خێر من باسی ئەوم کرد خاڵی دووەم ئەگەر دەتەوێت کلیلی کردنەوەی دەرگای خێربی دایمە لەخوا بپاڕێەوە بڵێ خوایە لە شوێنێکە کە من خۆم نازانم کوێیە و چ کەسە خوایە دڵێکی داخراوم پێ بکەیتەوە کەسێکی گومڕان پێ هیدایەت بدەیت ئەڵێ وەڵڵاهی ئەو ئاەتە لە ناو دڵما کاری کرد ئەی ئەو هەموو قورئان خوێنی کە بە پارە قورئان دەخوێنێ لە پرسەکاندا لە بۆنەکاندا لە بەردەمی بەرپرسەکاندا لە ماڵی دەوڵەمەندەکاندا ئەی بۆ هیچ کاریگەری نییە خو هەر کەلامی خوایە ئەو کەسەی کە دەیخوێنێ لە دڵێکی پاکەوە نایەتە دەرەوە بەڵام ئەم گەنجە ئەم ناناسێ هیچ ئامۆژگاری ناکە هیچ وتاریشی بۆ ناخوێنێتەوە نازانێ خەریکی چییە نازانێ بە چ نیەتێک دەڕوە ئەم ئاەتە ڕێک بەدەمیادەیە یەستەخفونە من الناس ولا يستخفون من الله وهو معهم اللهتان لەگەڵە لە هەر شوێنێک بن خۆل لە خەڵک پەنهان دەکەی خۆل لە پەنهان ناوی لە ئەڵڵا کە چاودێرتە کە پاداشت و سزات هەر بەدەستی ئەوە ئەڵێ وەڵڵاهی لە پاسەکەدا نەبەزیم لە تەرمیناڵەکەەوە لە گەراجەکەەوە ڕێک لە شوێنی خۆم گەڕامەوە هاتمەوە بۆ قاهیرە لە ماڵەوە خۆم شت جلو بەرگەکانم گۆڕی چوومە مزگەوت تەوبەی نەسوحیم کرد ئەم خواناسەم لێ دەرچوو زۆر جار دەکرێت بە ڕێزان من ئێستا خۆزگە بەو گەنجە دەخوازم ئەڵێم خۆزگە من ئەو گەنجە بوومایە بڕواتان هەبێ پرۆگرامی کلیلیش لە کەناڵی دیمەن کە داماننا لەگەڵ ئەم هاوکارانم ئەم سەربازانە ناسراوانەی پشتی کامیرا و مۆنتاژ و بەرهەمهێنانی ئەم کەناڵە و ئەم ماڵە بەڕێزانش لەم گوندەدا کە هاتین و زۆر بە حورمەت بوون هەمومان نێتی ئەوەمان هەیە کە یەکێک گوێی لەم بەرنامەیە بێ گەنجێک کەسێک پیرێک بەتەمەنێک برایەک خوشکێک مێردێک ژنێک باوکو دایکێک ڕۆڵەیەک ئەم بەرنامەیە ببینە کلیلی خێر و دڵ و دەرونی بکەینەوە لە گرفتێک ڕزگاریکەین مشکلەیەکی بۆ حەلکەین هیچ مەبەستێکی تری دنیاییمان نییە سواز بۆ خوای پەروەردگار داواکاریشم لەخوا یا فەتاح ئێمە بکەی بە کلیلی کردنەوەی دەرگای خێر لەسەر خەڵک و ئەو دەرگا شەڕانەی کە کراونەوە بەهۆی پرۆگرامی کلیل و ئەم قسانەی کە لە ڕوانگەی قورئان و فەرموودە و وەوتەی زانایان و بەسەرهاتە ڕاستەقینەکانی کۆمەلگاوە دەیکەین یا ڕەبی خوا دەرگای شەڕمان بەهۆی ئێمەوە پێداخی دەرگا شەڕەکان دابخرێن کەواتە ئاگادار بین لە خوای پەروەردگار بپاڕێنەوە ئەو کاتەی کەسێک بەهۆی تۆ هیدایەت وەردەگرێ دڵنیا بە تەواوی ئەم سەرزەوێ هی تۆ بێ بە ئەندا هەمووی زێڕ و زیو بێ هەمووی لە پێناوی خوادا ببەخشی هێستا خێری ئەو کەسە ناگاتێک کە دەبێتە هۆی هیدایەتی خەڵک ئەبێتە مایە ڕێنمایی خەڵک خاڵی سێیەم وتمان کلیل ددانی هەیە ددانی یەکەمی خلاص دووەم پاڕانەوە لە ئەلفەتاح کە هاوکارت بێ بەبێ ئەوەی هەز بە خۆت بکەی بتکا بە کلیلی دەرگای خێر خاڵی سێیەم ددانی سێم لە کلیلی کردنەوەی دەرگای خێر ئیشی کەسێک کە کلیلی خێرە ئەوە نییە لەعنەت لە خەڵک بکە بەڕێزان زۆر کەسەیە کراوە یان خۆی کردووە بە بانکخواز خۆی کردووە بە مامۆستای ئاینی یان بەرگەکان لەبەر کردووە ڕۆژ تا ئێوارە لەسەر ئەو مینبەرە لەسەر ئەو کەناڵە لە فڵان دەستگایە لەعنەت و نەفرەت دەبەخشێتەوە بەسەر خەڵکاوە بەداخەوە هەر ئەلە بەڵێ بە لەعنەت بن فڵان کەس بە لەعنەت بێ فڵان گروپ بە لەعنەت بێ لەعنەت لە خۆی و باب و باپیریشی بە مردوەکانیش دێنێتە دەرێ ئەوانەی کە کلیلی دەرگای خێرن کلیلەکەمان ددانی سێمی ئەوەیە ڕەحمەتیان پێ لەک نەعلەت هەر کەسێ لەعنەتی پێ بێ ڕەحمەتی پێ نەبێ یەقینتان هەبێ ناتوانێت دەرگا داخراوەکان بکاتەوە ئامانجی پرۆگرامی کلیل
ئامانجی ئەم بەرنامەی جەنابتان ئەوەیە ئەو کەسانەی بەهۆی ئەنجامدانی کار و کردەوەیەک قسە و گفتارێک ڕەفتارێکی نەشیاو کە لەلایەن خودای پەروەردگار و پێغەمبەری ڕازگۆی ئیسلام صلی الله عليه وسلم لعنەتیان بۆ دانراوە تەوقی لعنەت شۆتە گەردنیانەوە ئێمە تەوقەکە بکەینەوە ئێمە ئەو تەوقە بەم قسە جوانانە بە ئیزنی خوای گەورە بکەینەوە ئامانجی پرۆگرامی کلیل ئەوەیە تۆ کردەوەیەکت کردووە شایانی لعنەتی بەڵام پرۆگرامی کلیل لە بەرنامەکانی داهاتوو تریشیدا بە ئیزنی خوای گەورە خوای یارمەتی دەرمان بێ هەر جارە تەوقێک لە گەردنی کەسێک دەکەینەوە ڕزگاری دەکەین بەخوا لعنەت ناردن بۆ خەڵک زۆر ئاسانە نەفرەت ناردن زۆر ئاسانە بەڵام کردنەوەی تەوق لە دەستی خەڵک کە لە بچەکردنەوە تەوقی لعنەت لابردن لە گەردنی خەڵکا و هێنانەوە سەر ڕێگای ڕاست و کردنەوەی دەرگای خێر لێی ئەمەیان بە هەموو کەس ناکرێت خوای گەورە ئێمە بکە بە شۆڕە سواری ئەو مەیدانە بەو بانگخوازەی کە نەفرەت لە خەڵک نەکەین بەڵکو لعنەت لەسەر خەڵک لابین وەڕزیش نابین ئەو کەسانەی کەوا کلیل بەدەستن کلیلی دەرگای خێریان پێەیە بەڕێزان وەڕز نابن ماندوو نابن قەتیش ناومێد نین لە خەڵک ژیانی واقع پێمان دەڵێ پرۆگرامی کلیلی پێمان دەڵێت جەنابەت بینیوتە قفڵی وا هەیە دەرگای وا هەیە چیلۆنەکەی چونکە زۆر دەمێکە داخراوە بەڕێزان ژەنگ گرتوویەتی ئەبێت شەوری بکەی هەندێک ڕۆنی مەکینەی تێکەی ئەبێ بڕای وەشێنی جاری وایە قفڵەکە چەقشێکی لێدەی تۆزە ڕای دەوەشێنی دەرگاکە دێنی و دەبەی ئەم جا کلیلەکە جارێک نا دوو جار نا سێ جار نەحەدەی کاتەوە نەتان بینەوە لە ژیانی خۆتاندا مرۆڤی واشەیە بەڕێزان دەمێکە دڵی داخراوە زۆر دەمێکە دڵی داخراوە لە نور و ڕۆشنایی ئیمان بێ بەش بووە ئەبێت تۆزە چاوریکەین بە قسەی خۆش ئەبێت دڵی نەرمکەین بە مەدح و ستایش کارە چاکەکانی باسکەین پێش باسکردنی کارە خراپەکانی ستایشە کارە چاکەکانی بکەین ئەمجا ئەم مرۆڤە کە ڕامان وەشان وەکو قفڵە ژەنگاویەکە کە ژەنگەکەیمان خاو کردەوە جاری یەکەم نا جاری دووەم نا سێەم چوارەم بە ئیزنی خوای گەورە دەکرێتەوە عەرزم کردن دنیا پڕیەتی لە بەسەرهاتی ڕاستەقینە لە پرۆگرامی کلیلەوە دەمانەوێت کتێبە بە نرخەکانتان پێ بناسێنین کتێبێکی زۆر بە نرخەیە ئەم کتێبە بە نرخە نووسەری ناوداری جیهانی ئیسلامی دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی نووسیوێتی ئەم کتێبانە بکڕن بەڕێزان بیان خوێندنەوە من سوودی زۆرم لیا بینیون لە پرۆگرامی کلیلە هەر جارە و چەند کتێبێکتان پێ دەناسێنین کتێبەکان نووسەرەکانیان کەسانی زۆر ناوداری جیهانین مامۆستای زانکۆن بەدەیان نامەی دکتۆرا و ماستەریان سەپەرشتی کردووە ئەو کتێبە بە نرخە بە 3 بەرەکەیە بە 4 بەرەکەیە بە 1 بەرگی شەیە بەڵام خەتەکەی وردە ئەوەی من وتارەکەم لێ دەرکردووە 1 بەرگەکەیەتی لە لاپەڕە 422دا لە ناوی پیرۆزی ئەلفەتاحدا مامۆستا دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی باسی ئەومان بۆ دەکا هەرگیز ناومێد مەبە دڵی وایە ژەنگ گرتوویەتی ئەبێ ژەنگەکە لابەی ئەمجا قفڵەکە دەکرێتەوە ئەمجا کلیلەکە کاری خۆی دەکا ناومێد مەبە جارێک نا دوو جار نا 10 جار نا 100 جار ئەم پرۆگرامە نا پرۆگرامێکی تر بەرنمەیەک نا بەرنمەیەکی تر وتارێک نا وتارێکی تر بە ئیزنی خوا قسەکانمان کاریگەری خۆی هەر دەبێت لە کۆمەڵگادا ئێمە هەرگیز لە کۆمەڵگای خۆمان ناومێد نین دکتۆر نابلوسی دەفەرمێ یەکێک لەو ئافرەتانەی کە ماوەی 16 ساڵ هاتوچۆی دەرس و محازەرەکانی منی دەکرد لە مزگەوت لە دیمەشقی سووریا زاوایەکی هەبوو زاواکەی تەواو گومڕابوو بوو ئەم ئافرەتە بە ڕێزە چەندین ساڵ لەگەڵ یا خەریک بوو ئافرەتێکی خواناس بە ئیمان بەو زانستەی کە پێی بوو و نەسیحەتی خەڵکی دەکرد ئەڵێ زاواکەی نەداهاتە سەر ڕێگا تەنانەت کوڕە کچەکانی گەورە بوون کوڕێکی ئەندازیار بوو مهندیس بوو پێی دەوتن بڵێن لا ئیلاها مەڵێن لا ئیلاها ئیلا الله ڕۆڵە گیان کوڕەکانم کچەکانم خوا بوونی نییە لە گەردوونە هیچ پەرستراوێک نییە سەرتان بۆ کەس مەخەنە سەر زەوی سوزدە بۆ کەس مەبن ئەم خەسووە دایکی کچەکە واتە خەسووی زاواکەی ڕۆژێ پێینەوە کچم خۆت بە تەڵاقداندا ڕێنمایی جیابوونەوەی نەکرد ئەیگوت ئیشی من ئەوەیە بانکخواز بم ئیشی من قەزاوت نییە هیدایەت بەدەست خوایە بەڵام ئەم دڵە ژەنگ گرتوێتی
ڕۆژ یەک تەکلیفی لێ دەکا ئەڵێ کوڕی شیرینم تۆ زۆر کۆڕ و کۆبوونەوەت بینیوە کوڕێکی خوێندەواری موسەقەفی چەندین کتێبت خوێندوێتەوە ها چاریوە سیفاتە چاکەکانی خەڵک باسکە داوێن پاکی بە ئەخلاقی مەشروب خۆرنی قومارچینی ڕێزی ژنت دەگری وەڵڵا من وەکو زاوا گلەیم لێن نییە چەند بە ڕێزی لەگەڵ کچەکەمە ڕێزی منداڵەکانت دەگری کەسابەتی حەڵاڵ دەکەی یەک عیبت هەیە بینی خۆت و خوا دوێرانە زۆر کۆڕ و کۆمەڵچووی ئەی بۆ نایی جارێک گوێ لە دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی بگری کە هەموو هەفتانە محازەراتی هەیە ئەڵێ ڕۆژێکیان لە بەشی ئافرەتانە کچەکەم هاتە لامەوتی دایەکیان مژدەیەکت دەمێ وتم ها کچە شیرینەکەم خۆش مژدەبی وتی فڵان کەسی هاوسەرم ئەمڕۆ هاتووەوا لە بەشی پیاوانە دانیشتووە ئەڵێ وەڵڵی هەموو دنیام هەوویە بە قەدرەوە خۆشحاڵ نەبووم یعنی مێردەکەشن لەگەڵ تایوتی ئەرە وەڵادایەکیان ئێستا لە بەشی پیاوان دانیشتووە وتم دەی لەخوا بە زیاد بێ ئەها قفڵەکە خەریکە ژەنگەکە بەرەداو دەکرێتەوە چەند ساڵە بەس بە زمانی شیرین خەریکە ئەو ڕۆژە شیرینتر دایمە سیفاتەکانی کەسێک کە دەتەوێت ئامۆژگاری بکەی سیفاتی چاکی باسکە ئەها بە زاواکەی وت چەند لێ ڕازیم حەڵاڵ خۆری کاسبی ڕێزی کچم دەگری باوکێکی باشی پیاوێکی بەڕێزی دووری لە شوێنی خراپ قومارچینی زمانت بەڕێزە ڕۆشنبیری خوێندەواری دنیا دیدەی هەموو چاکەکان بەس بینی خۆت و خوا دوێرانە حیف قیامەتە دوێران بێ ئەڵێ هاتبوو دەرسی دووە محازەرەی دووەمی شاتەوە تا هەفتەی داهاتوو هاتەوە و وتی وەڵڵاهی بیر و باوەڕم گۆڕە قسەکانی دکتۆر نابلوسی ئەوەندە شیرین بوون ئەوەندە زانستی بوون ئەوەندە پڕمعریفەت و عیلم و حیکمەت بوون وەڵڵاهی ئێستا دەڵێم لا ئیلاهە ئیلا الله سبحان الله دەڵێ دوای دوو دەرس دوای دوو محازەرە تووشی ئەزمەی قەلبی بوو تووشی دەمار گیرانی دڵ بوو بردیان بۆ ژووری نەشتەرگەری بانگی کوڕ و کچەکانی کرد بانگی هاوڕێکانی کرد وتی من دەڕۆم بۆ نەشتەرگەری خوا ئازانە دێمە دەرەوە یان نا ئەوەی چەند ساڵە پێم وتون وتومە خوانیە ئیسلام درۆیە ڕێبازی محەممەد ڕاز نییە من پەشیمانم لە هەر هەمووی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله ئەڵێ بردیانە ژووی نەشتەرگەری لەژێر نەشتەرگەری دەرنەچوو مرد بە ئیمانەوە ڕۆی بۆ لای خوای پەروەردگار بەڕێزان قەت ناومێد مەبن لە خەڵک قەت مەڵێک کوڕەکەم قەت نایەتە سەر ڕێگای ڕاست قەت مەڵێک کچەکەم ڕۆژە لە چک لەسەر ناکەوت لە سفوری واز ناهێنێ هەرگیز نەڵێ دایک و باوکم لە ئینکاری خۆیان واز ناهێنن ئەم کلیلە ئەم دەرگایە ئەم چیلۆنە ئەم قفڵە عەرزم کردن دەکرێت دەمێک بێداخرا بێ ئەکرێ ژەنگی گرت بێ یەک تۆز ڕای وەشێنە یەک تۆز ڕۆنی مەکینەی تێکە یەک تۆز زمانش شیرین بێ جارێک نا هات چەند جا کلیلەکەمان باداوە ئەم جارەنە ئەم جارەنە ئەم جارەنە سرفی سیارەکەت چەند جار نایکات جاری دووەم جاری سێم توار مەویزنی باشە ئەو ئامریکی ڕق و تەقا ئەم دڵی مرۆڤانە بەم میهرەبانی و نەرمیەوە تۆ بڵێ گۆڕانکاریان بەسەرانەیە بەڕێزان فرسەتە ئەمڕۆ دەڵێن دەرگاکانی خراپە زۆر بوون بەڵام من بە پێچەوانەوە لە کوردستانی خۆمان دەڵێم دەرگاکانی چاکەی یەکجار زۆرن بڕواتان هەبێ بەس پتەوێک کلیلی دەرگای خێربی ئەوەندە دەرگا هەیە بیکەیتەوە ڕۆژانە خێرێکت هەر بە نسیب دەبێ ئەڵقەی ڕابردوو عەرزم کردن هەر هیچ لە دەستنەیە بە چاکە خۆشحاڵ بە هەر کەسێکت بینی خەریکی کاری خێرە دەستخۆشی لێ بکە لە ماڵەوە دوعای بۆ بکە بەدڵ خۆشحاڵ بە ئەو کەسێک کاری خێر ئەنجام دەدا ئەو کەسەش بە کارە خێرەکە لە دڵەوە خۆشحاڵە خوا وەکو یەک لە قیامەتە حسابیان بۆ دەکا ناتوانانی کلیلی خێربی با لە وڵاتی عەرەبیەوە لە دیمەشقی سووریا و بتانێنمەوە بۆ کوردستان کتێبێکی تر کە پێتان دەناسێنم کتێبێکی زۆر بە سوودە هەموو ڕۆشنبیران هەموو ئەکتەرەکان هەموو ئەواری بواری شانۆ بواری سینەما دەتوانین استیفادەی لێ بکەن هەمووی ڕووداوی واقعی ئەم کوردستانی خۆمانە و نووسەر لە ژیانایە بەڕێزانوانی بۆتان باز دەکەم هی 1000 ساڵ لەمەوبەر نین هی حیکایەتەکانی مێژوو نین هی کتێبی چیرۆکی 1001 شەوەی خوڕافیات نین هەمووی نووسەرەکە دیارە کتێبەکە دیارە کارەکتەرەکان بە ناو و ناسنامەوە زیندون و دیارن کتێبێک هەیە پاییزەبرا تا ئێستا 4 بەرگی لێ دەرچووە کتێبی پاییزەبرا برای بەڕێزم مامۆستای ئاینی کە ئێستا خەتیبی مزگەوتە مامۆستا مەلا ئەحمەدی شەریعە نووسیوێتی مامۆستا مەلا ئەحمەدی شەریعە لە کتێبی پاییزەبرا لە لاپەڕەی لە بەرگی 4 لە لاپەڕەی 29 ئەوە هەمووی دیاری کراوە باسی ئەوەمان بۆ دەکا گەنجێک کە چەند ساڵە لە هەندەرانە خەڵکی سلێمانی دانیشتووی گەڕەکی ڕاپەڕینی سلێمانی دوای چەند ساڵێک ژیان لە ئەوروپا و لە یەکێک لە وڵاتە ئەوروپیەکاندا بەسەردان دێتەوە
هاوڕێیەکی نزیکی مامۆستا کە دەرس و دەورێکیان هەیە و تەلەبەی قورئانن لەگەڵ خێزانیا بە حکمی ئەوەی ئەو گەنجەی لە دەرەوەی وڵات هاتۆتەوە خزمی خێزانیەتی وەکو سیلەی ڕەحم وەکو خاتری پووری ئەڕۆن بۆ سەردانی مامۆستاکاڵێک کە چوین دانیشتین و بەخێراتنەوە و زانی ئێمە سیمایەکی موسڵمانێتی و ئیسلامەتی و ئەلحەمدوللا و ئینشاءڵڵاوانە بەکاردێنین دەستی کرد بە زەمبی موسڵمانان و ئیسلام شەلم کوێرم ناپارێزم پێدا هات ئەوەی ناشە بە دینی ئیسلام و موسڵمانانی کرد وتی لە ئەوروپا بەز موسڵمانمە بە ئیشت باشە بەز ئیسلام نازانێت ئەم ئیسلامەتیە ژیانی لە خەڵکی کوردستانی شتێک داوە ئێمە لە سای بێدینیدا حەساوینەوە لە ئیسلام و لە مزگەوت و لە بانگ ڕزگارم بوو ئەڵێ هەر زۆر بێلەزەتانە دەستی کرد بە قسەی نەشیاوتن بە ئیسلام منیش کەسێکی مسلمانی مولتەزیم دڵم گەرم بوو بەڵام ئیسلام وای فێر کردوم ڕقی بە ڕقی وڵام نادرێتەوە ئەم دڵی ژەنگی گرتووە من دەبێت دڵی بکەمەوە وتم براشیر نەکەم بەسە ئەتۆ کەسێکی ڕۆشنبیری مسلمانی لە ئەوروپا ئەوروپیەکان دەڵێنێکی لە صفاتی جوانیانەوەیە جوان گوێ دەگرن لە تۆش گوێم بۆ بگرە سڵەمیەوە وتی فەرموو مامۆستا تۆش قسە بکە وتم وەڵڵی خوای گەورە تۆی خۆش دەوێ گەنجێکی دایک و باوکێکی مسلمانت هەیە بە سەردان هاتوویەوە ئەم خاچی کوردستانە من دڵنیام تۆ لە ئەوروپا کاری خراپن نەکردووە کاری ناشەرعی نەکردووە کاری ڕەشن نەکردووە بە سیماتە جوانیەک دیارە بیر و باوەڕیشە تۆ وا لە ئیسلام گەیشتووی من نەحەقم ناگرم چەند حاجی دەستبڕی بازاڕت بینیوە چەند مامۆستای ئاینی نەشیاوت بینیوە لە بەرگی مەلایەتیدا کاکە تۆ ناحەقن نییە تۆ لە خەڵکەوە ئیسلامن ناسیوە نەک لە ئیسلام خۆیەوە ئەڵە لەو ڕێگایەوە بۆی چون کلیلەکە دەتەوێت بایدی چەند جوان بادرێ وتم بابە تۆ خەڵکی مسلمانت بینیوە کە کاری زۆر نەشیاو دەکەن مسلمانانێک لە ئەوروپا بینیوە چی کاری ناشەرعیە دەیکەن و ناوی مسلمانیشی لەسەرە ڕیشیشی ئەوەندەیە تیرۆریستی شەو خەڵک دەتەقێنێتەوە تۆ لەوەوە ئیسلامت بینیوە ناحەق ناگرم بەڵام ئەی بۆ نایی لە لای برای خۆت ئەم دوو سێ ڕۆژە کە هاتوویتەوە با دانیشین باسی بەزەی خوات بۆ بکەم باسی ڕەحمی خوات بۆ بکەم سڵەمیەوە وتی جاوەکەی وتم سپەی شەو ئێمە دەرسمان هەیە دەرسێکمان هەیە کۆمەڵێ برابەیەکەوە دانیشین لە فڵان ماڵە هەر جارە دەچینە شوێنێک و تەفسیری چەنایەتێکی قورئان دەکەین وەرە گوێ بگرە خۆ زەرەر ناکەی وتی وعد بێ بەیانی دێم چاو لێ بەڕێزان لە کوێ دڵەکە دەکرێتەوە ئەمان بۆچی چوون ئەم باسی چی بۆ دەکردن مەجلیس بەرەو کوێ گۆڕە مەجلیسەکان بگۆڕە کاکە ئەم هەموو مەجلیسی غەیبەت و بوختان و کۆمنتی ئەو ئەی بۆ نایکی بە کلیلێکی خێر ئەی بۆ نایکی بە قسەی خێر ئەڵێ بڕیاریدا شەوی داهاتوو هات وەڵڵی کە دەرسەکە تەوا بووتی مامۆستا بڕوا بکە نەمزانی بخوا ئەوەندە بە بەزەیە ئەو دەرسە بەس باسی ڕەحم و بەزەی خوامان کرد وتی وەڵڵی تا ئێستا نەمزانی بوو ذاتی ئەڵڵا سوبحانەهو وەتەعالە ئەوەندە بە ڕەحم و بەزەیە وەڵڵی شەر بێت دەرسی داهاتووش دێم لە ئێستاوە ژیانم گۆڕا لە بەیانەوە نوێژ دەکەم دوای چەند ساڵ دەرگاکە کرایەوە بە قسەیەکی خێر ئەڵێ هەفتەی داهاتوو شەوی سێشەممەی داهاتوو کە پەیوەندیم پێوە کرد وتمەوە بۆ دیارنی بۆ دەرسەکە وتی مامۆستا بۆ ئەم شەو بوو وەڵڵام زانی سپەیشەوە وتم ئارە وەڵاوەتی وڵای دایکم بۆ دەرەوەی شاری سلێمانی بۆ شوێنێک ناردومی فریا ناکەوم بەڵام بە دڵنیاییەوە ئینشاءڵڵا نایڵم دەرسی داهاتوم لە دەستچێ یەک محازەرە بەشداری کرد مامۆستا بەروارەکەشی نووسیوە ئەڵێ حەوتی 2016 بوو یەکەم دەرسی ئیمانی بەشداری کرد بەڵام نەگەیشتینەوە سێشەممەی داهاتوو لە 16 2016 کتوپڕ تەلەفۆنێکمان بۆ کرا خێزانم وتی ئەزانی فڵان کەس نەبەز ئەمری خوای کردو مردووە وتم کام نەبەز وتی نەبەزی پورە بەهجەتم نەبەزی پورە زینەتم وتم چۆن وتی بەرە وەڵڵا وتم بەچی وتی وەڵڵا هەر لەسەر ناخواردنی بەیانی بەلادا هاتووە تا گەیاندویانە خەستەخانە ڕوحی دەرچووە سوبحان الله دڵ ئومێدی عاقبەت خێرین بۆ خواست ئەبوو شەوەکەی بەشداری بکە و نێتیشی هەنابوو بەشداری بکە فریای دەرسی دووەم نەکەوتەوە بەڵام تەوبەی کرد بەڵام وتی وەڵڵی تا ئێستا نەمزانی بوو ئەڵڵا ئەوەندە بە ڕەحم و میهرەبان و لێ خۆش بووە دەستی کردبوو بە نوێشکردن تۆ کەسێکت ڕزگار کرد لە ئاگر دایک و باوکی چەند خۆشحاڵ بوون وتیان قیڕ و سیا کە مرد بەڵام ئەلحەمدوللا بە ئیمانەوە ڕۆیشت بۆیە بەڕێزان با کلیلی دەرگای خێر بین ددانی چوارەم و کۆتایی عەرزم کردن هەموو کلیلێک چەند ددانێکی هەیە ددانی چوارەم کە بۆتان باسکەم ئەوەیە تۆ کە کلیلی دەرگای خێر بووی بەردەوام چاوەڕێ مەکە گوڵباران بکرێ چاوەڕێ مەکە گوڵباران بکرێ بەخوا جار هەیە بەرەو ڕوود دەبنەوە لە جیاتی گوڵباران بە قسەی ناخۆش
بە تۆمەت بە بوختان بە کۆمنتی ناشرین بە جوێندان گول لە بارانت دەکەن لە زیاتی گوڵباران زۆر جار ئەوانەی کلیلی دەرگای خێرن گول لە بارانیشت دەکەن نبینی پزیشکێک کاتێک کە نەخۆشێک چارەسەر دەکا جار هەیە بەرەوە ڕووی دکتۆرەکە دەبێتەوە قسەشی پێ دەڵێ مناڵێک دەگریان ناڕزایی دەردەبڕێ بەڵام ئەمە ئازارەکانی خۆیەتی ئایا پزیشکەکە سار دەبێتەوە نەخێر تۆش کە کلیلی دەرگای خێری دەکرێ هاوکاری فڵان کەست کرد بێ نەسیحەتی فڵان کەست کرد بێ ژنومێردێکت پێک هێنابێتەوە فڵان کەس لە مەینەتی ڕزگار کرد بێ ماڵی خۆتت پێبەخشی بێ و لە فەقیری هاتێتە دەوڵەمەندی ئێستا بڵێ نان ناسم ئێستا بوختانت بۆ بکە ئایا سار دەبیتەوە نا تۆ پیشەد ئەوەیە تۆ کلیلی دەرگای خێری هود پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئەو هەموو ساڵە خەریکی خێر بوو قەومەکەی پێیان دەگوت ئینا لەنەڕاکە فی سەفاهەتین وئینا لەنەظنک من الکاذبین ئێمە بە دڵنیاییەوە یەقینمان هەیە ئەی هود کە نەسیحەتی خێرمان دەکەی تۆ گومڕای تۆ لە ناو گومڕاییدای و بەڕاستی تۆ لە درۆزنانی بەڵام هود پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ پێینەوت خۆتان درۆزنن دەی چاوتان دەرێ حەقم نێ بەسەرتانەوە نە فەرمووی یا قەوم لەیسە بی سەفاهەتون من نەک لە گومڕاییا غەرق نەبووم ئەوەی نەفامی بێ لەگەڵمانیە ولكني رسول من رب العالمين من پەیامبەری پەروەردگاری جیهانیانم تۆش ئەگەر کاتێک چاکەل لەگەڵ کەسێکا کرد کلیلی خێر بووی بۆ خەڵک دەرگایەکی داخراوت کردەوە لە جیاتی گوڵباران تۆمەت باران کرای گول لە باران کرای ڕێبازی خۆت ڕاستە بیگرە پەشیمان مەبە داوای پاداش لە ئەڵڵا بکە و دڵخۆشیەکەی خۆت ئارامی دەرونیت ویژدانی ئاسوودەت هەمیشە پاداشتە بەرەکەتی ماڵت ساڵحبوونی منداڵت ڕێکوپێکی خێزانت بەرهەمی ئەوەیە کە تۆ کلیلی دەرگای خێر بووی تا ئەڵقەی داهاتوو هەموو لایەکتان بە پەروەردگار دەسپێرم والسلام عليكم ورحمة الله